بەناوی ڕێکخراوی داکۆک بە خێرهاتنیەکی گەرمتان دەکەین و سپاسی ئامادەبوون و سپاسی ئامادەبووتان دەکەین و سپاس بۆ بەشداربووتان. بەڕێزان، ئەمڕۆ 5 ئایار 14 ساڵ بەسەر تیرۆرکردنی شەهید سەردەشت عوسماندا تێپەر دەبێ و لێرە و لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان و ئەوروپا و ئەمریکا و ئەم یادە پیرۆزرا دەگیرێ. ئێمەش وەک ڕێکخراوی داکۆک بە ئەرچی پیشەهی سەرشانی خۆمان دەزانین ئەم یادە لێرە بەرزرا بگرین. سەرەتا دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاچی شەهید سەردەشت و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی. ئامادەبوانی بەڕێز، خوشک و برایانی خۆشەویست، چالاکوانی قەدرگران، بە ناوی ڕێکخراوی داکۆک بە خێرهاتنی گەرمتان دەکەین. سپاس بۆ ئامادەبوونتان. بەڕێزان، ئەمڕۆ 5 ئایار 14 ساڵ بەسەر تیرۆرکردنی شەهید سەردەشت عوسماندا تێپەر دەبێ. لەم ڕۆژە خەمناکەدا قەڵەمێکی بوێر، ڕۆژنامەنووس و بیرمەند و ڕۆشنبیر و نیشتیمان پەروەر لە تەمەنی 25 ساڵی لە شاری هەولێر لەلایەن چەکدارەکانی بنەماڵەی بارزانی لە بەردەم حرەمی زانکۆ بە بەرچاوی پۆلیس و مامۆستایان، خوێندکاران و هاوڕێیان و دوور لە هەموو یاسا و ڕیاسای بنەماکانی مافی مرۆڤ ڕەفێنرا و بە دڕندانترین شێوە گولدەباران کرا. بەڕێزان، بنەماڵەی بارزانی بەم تاوانە قێزەونەیان پەیامێکی ڕوون و ئاشکرایان بە ڕۆژنامەنووس و چالاکوانان و خەڵکی ئازادی خواز و دەنگی ناڕەزایی کوردستاندا و بێباکانە وتیان هەر کەس باس لە نان و ئازادی و دزی و گەندەڵی دەسەڵاتی بنەماڵە بکە بەو شێوە تیرۆری دەکەن. ئەوەی جێگەی داخە ئێستا ئەم بنەماڵەیە بەردەوامن لە تاوانکاری دژی ڕۆژنامەنووس و ئازادی خوازان. دوای تیرۆرکردنی شەهید سەردەشت عوسمان چەندین ڕۆژنامەنووس و چالاکوانانی تر دەستگیر کراون و تیرۆر کراون. لە هەمان کاتا لە شێر دەسەڵاتی یەکێتیدا چەندین ڕۆژنامەنووس و چالاکوان دەستگیر کراون و لە خۆپیشاندان و چالاکیەکاندا چەندی کەس دەستگیر کراوە و کوژراون. ئەم هەموو تاوان و ستەم و پێشێلکارانەی دەسەڵاتی پارتی یەکێتی دەرهەق بە ڕۆژنامەوان و ئازادی خوازان ئەنجام دراوە بەردەوامە بێ و ماوەیەکە نیگەرانی سەرجەم ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لەکەوتێتەوە و لە چەندین راپۆردا باس کراوە، باسی درندەی یەکێتی و پارتی کراوە. لە کۆدایی تا دەڵێن ئێمە وەک ڕێکخراوی داکۆک کۆڵ نادەین لە خەباتی بەدەنی پشت و پەنای بنەماڵەی شەهید سەردەشت عوسمان دەبین و هەمیشە لەگەڵیان دەبین. بەڵێن دەدەین ڕێبواری ڕێبازی شەهید سەردەشت و سۆرانی مامە حەمە و کاوە گەرمیانی و مامۆستا هێرش و وەداد حسێن و سەرجەم شەهیدانی ئازادی خواز بین. هەر لێرەوە سڵاو دەنێرین بۆ بەڕێزان شێروان شێروانی و قارەمان شکوری و سلێمان ئەحمەد، سەرجەم زیندانیانی ئازادی خوازی هەرێمی کوردستان کە لەلایەن دەسەڵاتی یەکێتی پارتیەوە لە زیندانەکانیانە دەستگیر کراوە. سڵاو بۆ ڕۆحی پاکی شەهیدی قەڵام سەردەشت عوسمان و سەرجەم شەهیدانی ڕێگەی ئازادی. ڕێکخراوی داکۆک 5/5/2024. لاوێ بادینە شێرن لە زیندانی هەولێرن، بە ژیانی گەڵتاکەن بڕۆن ئاش بەتاڵکەن، بە ژیانی گەڵتاکەن بڕۆن و ئاش بەتاڵکەن. ناگۆڕێ جاش هەر جاشە، پارتی 100 ساڵ لە پاشە، پارتی 100 ساڵ لە پاشە. ئەو ڕۆهۆنراوەی هەولێرم بۆ ئامادەکردوون بابزانین هەولێر لە سەردەمی دەستەڵاتی بنەماڵەی جەلادی بارزانی لە چ بارودۆخێکە. هەولێر زیندانە، کۆت و زنجیرە، گشت گیانی خوێنە ئەو قەڵا پیرە، منارەی بێناز داوێنی ژنە، گشتمان جێ خوێنی تازەی لە بنە،
بۆنی گەڕەک و کۆڵانەکانی تا دێدا دەگرێ بێبەرگونانی لاوی یا دیلە یا ڕووی لە دوورە یا ڕاستی بێژێ لە خوێندا سوورە دز خاین کۆیلە کاسە لێز دەربار بوون بە خاوەنی بز بە بستی شار هێشتا وەک هەشتا بەسی لە ناوە زوهاق هاکمە و لێم ونەکاوە هەروا دەمێنێ تا چیلچیلە دار نەبین بە کۆمەڵ نەبین بە هەزار هەولێر هەر زیندان دەبێ و دەمێنێ هەر کوندە پەپوو لە شار دەخوێنێ هەر مارێ دەڕوا مارێکی دیکە سەمای خوێنی لاو دەکا بەفیکە هەتا کۆک نەبین گورگ هەردڕە عاشق بە کۆز و ڕەشماڵی کڕە هەر کات هەر لاوێ بوو بە شێرە لاو هەم تەختە سووتێ هەم کۆشک ڕووخاو زوهاگ بێ و سەددام یا کوردێکی جاش بەسەری نزمی بەتاڵ دەکا ئاش شار بۆی دەبێتە داری سێدارە دەکەونە سەما قەڵاو منارە دەکەونە سەما قەڵاو منارە سەردەشت پێش تیرۆرکردنی ئەڕواتە کۆلێج و بەڕاگری کۆلێجەڵێ من هەڕەشەی کوشتنم لێکراوە ئەوانش پێڵێن بڕۆ ئەوە ئیشی ئێمە نییە بە پۆلیس بڵێ سەردەشت دوای ئەوەی کە لایەنە بەرپرسە پەیوەندیدارەکان ئاگدارە کاتەوە لەوەی کە ژیانی لە خەتەرایە بەڵام بەداخەوە کەس بەدەنگ سەردەشت عوسمانەوە نایە بۆیە بێباکانە لە شاری هەولێر ئەرفێنرێ و بە ڕۆژی نیمەڕۆ دواتر تیرۆرەکرێ و بە سیناریۆیەکی خۆیان سیناریۆی بۆ داڕێژن بۆ ئەوەی ئەنجامدەرانی پشت ئەو کارە قێزەونە وەک تەواوی تاوانبارانی تر ون بن و کەیسەکەی سەردەشت عوسمانیش وەک ئەو کەیسانەی تر بە هەڵواسراوی بمێنێتەوە. سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ وەفاداریتان بۆ ساڵیادی سەردەشت عوسمان. هیوای سەرکەوتن بۆ هەر تاکێکتان دەخوازم، ئێوەی گەنجانی وڵات، ئێوەی پشتیوانی گەل، چون وڵات بە گەنج پێش دەکەوێ. گەنج دەتوانێت وڵات بەرەو پێشەوە بەرێ و گەنج دەتوانێت دەوڵەتە ستەمکارەکان بڕوخێنێ و دەسەڵات بگۆڕێ. ئەمڕۆ ئێمە لێرەی لە پرسەی 14هەمین ساڵیادی تیرۆرکردنی شەهید سەردەشت عوسمان بەدەستی جەلادەکانی بنەماڵەی بارزانی مەسرور بارزانی تێرۆریست. دەبێ ئەوڕۆ بنەماڵە باش بزانن کۆتاییان نزیکە و ڕوخانیان 100% مسۆگەرە، بەڵام پێویستە گەل زۆر لەوە هۆشیارتر بێ کە ئەمڕۆ هەیە. پێویستە ئێمە زۆر لەوە چالاکتر بین کە ئەمڕۆ لەسەر شەقامەکانین، چونکە ئێمە دەبێت تۆڵە سەێنەری خوێنەکانی شەهید ویداد، شەهید سەردەشت، شەهید گەرمیانی کاوە گەرمیانی و شەهید شوکری و شەهیدانی تری قەڵەم سۆرانی مامەحەمە، ئەوانەی کە وەک ئێمە ڕۆژانە لەناو جەرگەی دەسەڵات، لەناو جەرگەی ستەمکار ڕوبەڕووی دەسەڵاتە گەندەڵ و دز و فاشست و جەلادە بوونەوە. دەبێ ئەوەی باکیان هەبێ لەوەی کە دایکانیان ڕەشپۆش دەبێ، باوکانیان پشکاو دەبێ. ئەمڕۆ ئێمە دەبێت لە شوێن پێی ئەو شەهیدانە هەنگاو بنین. ئەمڕۆ ئێمە پێویستە تۆڵەی ئەو شەهیدانە لە هەردوو بنەماڵەکان بکەینەوە، ئەوانەی کە گەنجانی ئێمە قەڵەمی ئازا بە گولەکانیان بێدەنگ دەکەن. ئەمڕۆ ئێمە هەموومان سەردەشتی بۆ لە ناوبردنی دەسەڵاتە ستەمکار. ئێمە ئەمڕۆ هەموو لە وڵاتەکە ئاوارەین کە ئێمە کەسانێکی دڵسۆزمان، دایکمان، بابمان، برامان کە گیان ئاوایی دەکەن، ئێمە ناتوانین بڕین تەرمەکانیان ببینێنەوە. نمونەشیان خۆم کە کوڕەکەم 26 ساڵ جوانەمەرگ بوو، هەتا لەسەر ڕۆژە ڕابردوو نەمتوانی ئەو تەرمەکەی بینمەوە لەبەرەوەی دژی ئەو دەسەڵاتە بووم. و تا دەژمرم ئەگەر دایکم باوکم هەموو کەسەکارم لەسەردا بنێم، من لە دژیان دەوەستم هیچ کاتێک چۆکیان بۆ دانادەم. ئەو دەسەڵاتەیە دەبێت چۆک دانێ بۆ هێزی گەل، بۆ ئەو گەنجانەی کە هەمووی ئاوارەی وڵاتان کرد کەوا زوڵم و ستەم لە خەڵکن بە چەندی مانگ موچەنەدەن، خەڵکانێکش پۆستێکیان لەسەر بکە وشەیەک بڵێ ڕابێتی زیندانی بکەن تا دای سکسی لێ بکەن. ئەی تف لە شەرەفتان، ئەی تف لە شەرەفتان کە کوردی و خیانەت لە کورد بکەی. ئێوە کورد نین، ئێوە زۆڵە کوردن و دڵنیا بن گەنجانی وڵاتمان
ئەوەندە دەبێ بەهێز بن لە دژێ و دەسەڵاتە بمەستەوە و هەر هەمویان بدرێتە دادگای گەل و لە دادگای گەل بەس قورستریشەوە سزا بدرێن. شەهیدی قەڵەم پێنووسەکەی دەستت وەکو ئەڵماسە لە دوای نەمانی خۆشت لەسەر زمان و باسە ئەوەی تۆ نووسی دەرد بڕی دروستە و ڕاستە بەڵام بەرگیان نەگرت بۆ ئەو نووسین و باسە تۆیان جوانە مەرگرت وتیان داعشە بەڵام ناوت بەرزە و دەمێنێ مێژوش ناتوانێ بێدەنگی بنوێنێ وتەکانی تۆمار کراوە چەندین لاو لەسەری پەروەردەکراوە سەردەشتێک ڕۆی بەڵام سەردەستش هاتن هەر کوچە و کۆڵانێک دەبینی وتەی تۆی لێ نووسراوە لە دوای تۆ چەندین ئازادی خواست کوژراوە لە دوای تۆ چەندین لاو لە زیندان کراوە سەردەشتی هەمووانە وەک قەڵاو منارە ناوت بەرزە لەم جیهانە پێی ناوێ بۆ شەهیدی وەتەن شیوەن و گرین نامرنەوانەی وا لە دڵی ملت هاژین ئامادەبوانی بەڕێز لە 100 ساڵی ڕابردووە دەسەڵاتدارانی زلهێز بە هەر شێوازێک توانیان کوردستان وێران بکەن بەڵام نەیانتوانی کوردبوون ناسنامە لە ئێمە بسەنەوە بەڵام لە 33 ساڵی ڕابردووە بە ناوی شەڕی نەرم بە هەر شێوازێک توانیان گەورەترین کارەسات لە کوردستان دروست بکەن لە ساڵی 92ەوە بەو پەرلەمانە کارتۆنیەی کە دامەزرا لەسەرەوە ڕێکەوتن لە هەر شوێنێک سەردەشت عوسمانێک سەر هەڵبدا تێرۆریکەن بەڵام نەیانزانی سۆرانەکان سەردەشتەکان کاوەکان ویدادەکان شکریەکان هەموو ئەو تاکانێکەوە داکۆچی لە ناسنامە و مێژووی هەمومانەکەن لە جێ هەر کەسێکیان بە ملیۆن کەس لەدایک بوو و بە دڵنیاییەوە سەردەشت عوسمان تەنها ئەم کۆمەڵە خەڵکەنین کە لێرن هەر مرۆڤێکی خاوەن ویژدان هەر مرۆڤێک بە پەرۆشی ئەوەیە کەوا لە دایک و باوکی خۆی نەسەرنەوە مانای ئەوەیە کە مێژووی خۆیە ناسێ هەر مرۆڤێک مێژووی خۆی بناسێ هیچ کاتێک ئامادە نییە دژمن بکاتە خاوەن ماڵ ئەوەی کەوا ئەم دەسەڵاتە خێناویە کردوێتی ئەوەی کەوا ئەم دەسەڵاتە قێزەونە کردوێتی بە شەڕی نەرم گەورەترین سوکایەتیە بە دایک و خۆشی هەمومان ئەوەی بە سەردەشت عوسمان کراوە سوکایەتیەکە لە هەموو چرکە ساتەکان بە هەر هەمومان بۆیە زۆر گرنگ کە من یەک داواکاریم هەیە لەبەر خاتری خوێنەکەی سەردەشت و سۆران و کاوە و ویداد و هەموو شەهیدەکان بە ئەمەکەوە چۆن بە پەرۆشن نان و ئاو بخۆن ئەوها مێژووی خۆتان بخوێننەوە بۆ ئەوەی بزانن لەو ڕۆژەوەی مەلا مستەفا لە کوردستانە بۆتە دەسەڵاتدار کوڕەکانی نەوەی نەوەکانیان بە تەمان بۆ هەتایە خوێنی خوشک و دایکی ئێمە بمژن ئەوەی کە هەمان بوو لێیان کردین. Sardash Usman's short biography. Sardash Usman's Hassan Hamad was born on the December 25, 1987 in the Erbil. He completed his primary, secondary and the high school education in the same city. He officially started his careers as a writer and journalist in the 2004, and he was a member of the editor board of the weekly newspaper Ashtinama. And he sent the report to the several Kurdish magazines and newspapers. Among the most prominent journalist articles are "I'm in love with the Barzani's daughter. Neither the president nor his daughter are the gods. My first killing bell was ring. The great man." Clearly and harsh criticism was dissented the future of the Sardash writing and journalist work. His courage spans a meant to break the idols of the power. He was in his final years of the student in the English department at the University of Salahuddin. He was kidnapped in the front of his college on the May of the 4th, 2010 by the brutal force in the front of the public and the police eyes. They shot him and killed him. The next day they dumped his body in the Mosuls. His assassination case has echoed widely at the home and abroad as a violation against the journalists and the freedom. Barzani's family, the Kurdistan Defense Agency and the Masroor Barzani himself are considered the killer of the Sardash Usman. ئەمڕۆ 5/5 ساڵ تێپەڕ ئەبێت لەسەر تیرۆرکردنی سەردەش عوسمان هێشتا بکوژی ڕاستەقینەی دەستگیر نەکراوە و دادگایی نەکراوە ئەم کەیسە بە تەموو مژایی ماوەتەوە لای ئازادی خوازان
بەداخەوە تاوانبارانی ئەم کەیسە تا ئێستا لەژێر دەسەڵاتی هێرشبەردایە و جگە لە تیرۆرکردنی شەهید سەردەشت دەستیان سوورە بە خوێنی دەیان ڕۆژنامەنووس و چالاکوان و ڕۆڵەی دەسۆزی قەڵەم ڕەنگی ئەم وڵاتە. ئێمە و خەڵکی کوردستان لە تاوانی تیرۆری سەردەشت و دەنگە ناڕازیەکانی تر خۆش نابین. 14 ساڵ تیرۆرکردنی سەردەشت عوسمان کارنامەی ڕەشی تاوانکاری و دەسەڵاتە مافیایە بووە بە کێوێکی ڕەش. لەم 14 ساڵەدا تیرۆری سەردەشتەکان بەردەوامە و ئەمە بووە بە دێوەزمەی سەردڵی هەر کەسێک کە بیەوێت قسەی حەق بەم دەسەڵاتە زاڵم و سەرکوتکەرە خێڵەکیە بڵێ. هەر بۆیە ئەمڕۆ وەک یەکەمین ڕۆژەکانی تیرۆری سەردەشت پێداگرین لەسەر داواکاری و مافەکانمان بۆ بە سزاگەیاندنی تاوانباران و نەخشەدار ڕێژەرانی ئەو کارە تیرۆریستیە. مە لێرە کۆبوونەتەوە بۆ ئەوەی سەرکۆنەی هەموو کارێکی دەستێژی و نائەدالەتی و نائینسانی بەرامبەر بە هەر تاکێکی کۆمەڵگەکەمان کە دەکرێت مەحکوم و ئیدانەی دەکەین. وە تیرۆرکردنی سەردەشت عوسمان کارێکی نامرۆڤانە و نائادیلانەیە کە لەلایەن حیزب و دەسەڵاتەوە ئەنجام درراوە و ستەم و زوڵمی لێکراوە. ئەمە دەبوانی خۆشەویست ئێمە وەک چالاکوان و ئەندامانی داکۆک جارێکی کە بەڵێن دووپات دەکەینەوە کە بەرگری لە ئازادی ڕادەربڕین و چەسپاندنی یاسا دەکەین. کار دەکەین بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگە و سەرکۆنەی هەموو زوڵ مستەمێک دەکەین کە لەلایەن هەر حیزب و ئەجەندایەکی سیاسی بەرامبەر بە تاکەکانی کۆمەڵگە کە بکرێت بێتە هۆی پێشێلکردنی یاسا و ئازادی ڕادەبڕین ئێمە لێرە دەبین. هاوڕێیان هەواڵان ئازادی خوازان سلااوتان لێبێ ئێمە هەمومان ئەمڕۆ لێرە لە پێناو گەیاندنی ڕاستی و دەرخستنی ڕووی ڕەشی دەسەڵاتدارانی هەرێمی داگیرکراوی باشووری کوردستان بەداخەوە مخابن ئەو خاکە شیرین و ئازیزەمان لێ حرام کراوە بۆتە جێگای دەستگای هەواڵگیری دراوسێکان و داگیرکێرانی فارس و عەرەب و تورک و غەیری ئەوان بەداخەوە ئێمە بووینەتە خاکفرۆش و ئەوانش قارەمان و خاوەن دەسەڵات و سەرمایەکی وەهای هەن هەیە های لایف دەژین خەڵکی ڕەش و ڕوتیش لەژێر هێڵی هەژاریەوە بۆ بارۆنانێک محتاسن. هاوڕێیان لە دەنگی ئازادی خواز و ڕۆژنامەوان و زیندانیەکان بگەن بەلایەنی بەرپرسان و مافی مرۆڤ و نەتەوەی گرتوەکان.